دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چەندین ساڵە دۆخێک لە گەندەڵی و بەهەدەردانی سامانی وڵات و قورسکردنی ژیانی هاوڵاتیان و موچەخۆرانیان هێناوەتە ئاراوە. لە بەرامبەردا لە بری باشکردنی دۆخەکە هەوڵی ئەوە دەدەن چالاکوان و ڕۆژنامەنووسان و کەسانی دیار و سەرکردە حیزبیەکان و پەرلەمانتار و وەزیرەکانی حیزبەکانی دیکەش ببنە ئاستی خۆیان تا بەو شێوەیە نەیارەکانیان لە ئاست خراپی ئیدارەدانی وڵات بێدەنگ بکەن. لە چەندین ساڵی ڕابردوودا چەندین پەرلەمانتار و بەرپرسانی حیزبی تەنانەت ڕۆژنامەنووس و کەسانی دیاری ڕەخنەگریش لەلایەن پارتی و یەکێتیەوە کردراون بەڕێگەی نەشیاویان لەسەر حسابی داهاتی خەڵک بێدەنگ کراون کە هەندێک لەوانان دامی باڵای حیزبەکان و دامی سەرکردایەتی و پەرلەمانتار و وەزیر بوون. بۆ ڕازیکردنیشیان لەشکرێک لە ڕاوێژکاری بێکار دروست کراوە وەک شوێنێک بۆ گلدانەوەی ئەو کەسانی لە حیزبەکانی دیکەوە بە زەبری پارە پەلکێش دەکرێن. ئەو هەوڵەی دەسەڵاتدارانی کوردستان بۆ کڕینی کەسانی دیاری ناو کۆمەڵگا پەرلەمانتار و وەزیر و کەسایەتیەکانی ناو کۆمەڵی دادگەریشی گرتووەتەوە کە چەندین جار داوای کڕینی وەلا و دەنگیان لە بەرژەوەندی لایەنێکی دەسەڵات بۆ کەمکردنەوەی دەنگە ناڕازیەکان لێکراوە. بەڵام سحری ئەو هەوڵانە لە بەرامبەر سەرکردە و پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەریش کستی هێناوە و تا ئێستا یەکەندام و وەزیر و پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری ئامادە نەبووە نە بە تەماع و نە بە تۆقاندن لە قەناعەتی سیاسی خۆی و حیزبەکەی لابدات کەمانەوەیە لەبەرەی خەڵک. لەو پێناوەشدا کۆمەڵی دادگەری چ خۆی و چ بەرپرس و کادیرەکانی بازی قورسیان داوە و ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی گیانیش بوونەتەوە. بەرپرسانی کۆمەڵی دادگەری دووپاتی دەکەنەوە هەڵوێستی چەسپا و نەگۆڕی سەرکردە و پەرلەمانتارانی حیزبەکە هەردەم مای شانازیە کە بە هیچ پلە و پۆست و پاڵنەرێکی دارایی یاخود بە هیچ هەڕەشە و تۆقاندن و فشارێک ئامادە نەبوون ملکەچی خواستی حیزبەکانی دەسەڵات بن و لە قەناعەتی سیاسی خۆیان یاخود ئەجێندای حیزبەکان و جەماوەرەکەی لا بدەن.